لە کاتێکدا باسی ئەم پێشکەوتنەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و کوردستان دەکەین کە ئێستا ژمارەیەک لە ئەمریکارانی کورد کە بەهێڵی فڕۆکەوانی عێراقی چوونەتە سعودیا ناتوانن بگەڕێنەوە چونکە کێشە هەیە لە هێڵەکە. من دەمەوێت بەراوردێک بکەین و باس لە پێشکەوتنەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بکەم لەگەڵ بەڕێز لاوەند مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیاکانی فڕۆکەوانی هەرێمی کوردستان. کاک لاوەند، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دەکرێت پێم بڵێ ئەم هەموو سەرکەوتن و پێشکەوتنەی کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر چییە، هۆکارەکەی چییە؟ پێم وابێ گوێبیستی دەنگی من نییە کاک لاوەند. جێم لێیە بەڵام دەنگکە تۆزێ نزمە بەزمە ئینشاڵڵا حاڵ دەکەم بە تەواتی پرسیارەکانت وەرگرم. زۆر سپاس. جێم لێ بکات داوای کرد کە پێشکەوتنی فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی تەمان دەگەڕێتەوە بۆ ئەوەی ساڵ بە ساڵ فڕۆکەخانەی هەولێر نێودەوڵەتی بەرەو پێشتر دەچێت و لە سای کابینەی نوێیەمەوە چەندین دەستکەوتی باش بابنە بەدەست هێنرا لاوانە بوو کە منەظەمەی ئیکاو کە پاش دوای ئەوەی تەدقیقی وردبوونی فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی کرد کە خۆتان نەزانن هەموو هاوڵاتانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی ئاگادارن کە فڕۆکەخانەکە لە یەکەم ینی دەرەجەیەکی باشی بەدەستهێنا، ئەوەش لە ڕووی سەلامەتی و لە ڕووی سێفتی و سەلامەتی و ئاسایشەوە کە توانم بڵێم لە یەکەم فڕۆکەخانەکانی عێراق هەژمار دەکرێت و بۆیە ئەوەش هەروە دەکا کە چەندین هێڵی ئاسمانی ڕووی لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی کردووە و دەتوانم بڵێم خزمەتگوزاریەکانی فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی هەن بگەڕێی کە خزمەتگوزاری فڕۆکەکان کە لە بەڵام لە یەکەم باشترین کۆمپانیای جیهانی کە کۆمپانیا داناتایە ئەمڕۆ خزمەتگوزاری پێشکەش هێڵە ئاسمانەکان دەکات. ئەتوانم بڵێم تاکا کۆمپانیایە کە لە سەرتاسەری عێراق ئێستا لە فڕۆکەخانەی هەولێر کار دەکات و لەسەر شێوازێکی ستانداردی جیهانی خزمەتگوزاری پێشکەش فڕۆکەکان دەکات. ئەمانە هەموو ئەوە دەگرێتەوە کە هێڵە ئاسمانەکان ڕوو بکەن لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی و هەروەها قەبارەی گەشتەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و گەشتیاران خۆتان ئاماژتان پێکرد لە راپۆرتەکەدا کە گەشتیاران بەرەو زیاتر دەڕوە. بەڵێ کاک لاوەند، ئیدارەدانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر چۆنە؟ یان با بڵێم هیچ کاتێک هەبووە بەهۆی لایەنی ئیداریەوە جگە لە کێشە تەکنیکیەکان کە دروستە بێ، هیچ جارێک هەبووە بەهۆی لایەنی ئیداری و کەم تەرخەمی لەوەوە گەشتێک هەڵبوەشێتەوە یان دوا بکەوێت؟ من نامەوێ ببێ بە مزایدیان بەبێ بە شتێک، بەڵام طبعا دوای گۆڕنی ئیداری فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی لە گەشت ستافەکانی و لە بەڕێوەبەرەکەی زۆر بەرەو باشتر پێچووە کە توانم بڵێم خودی بەڕێوەبەر و خودی کارمەندان و هەموو بەڕێوەبەرەکانی تر هەموو وەروە بەڕێوەبەری گشتی و جەنابی وەزیر و با بڵێن هەمووی لەسەر خەتن کە کاتێ شتێ ڕووەدا لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی هەر هەمویان لە خەت دەبن و یەکەیەکە تا نەتوانم بڵێم کۆنتاکتیان لەگەڵ هێڵە ئاسمانەکانەیە سەرڕای ئەوەی کە من وەکو سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری خۆتان نەزان ڕەنگە من هەم وەکو بەڕێوەبەری ڕێگەپێدرایی کۆمپانیای فلای ئەربیل و ئور ئێرلاینم کە یەکە لە هێڵە نیشتمانیەکانی عێراق کە ئێستا لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی زیاتر ڕۆژانە 4-5 گەشتمان هەیە و لە مانگانە توانم بڵێم تا 150 گەشتمان ئامادە کردووە. بۆیە لە کاتی هەر گەرستێکدا خودی جەنابی بەڕێوەبەری گشتی وەزیر جەنابی وەزیری دێنە سەرخەت و خودی بەڕێوەبەری گشتی لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکانی تر دێنە سەرخەت بۆەوەی کە کەمترین کێشە ڕوو بدە و بە زووترین کات چارەسەر بکرێت. ئەوەیە مانای ئەوەی کە فڕۆکەخانە لە ئاستێکی بەرزدایە و توانم بڵێم هیچ کێشەیەک نییە لەمڕۆدا لە فڕۆکەخانە ڕەنگە لەملا شتێک ڕووبدا، بەڵام وەکو فڕۆکەخانە لە باشترین ئاسدایە و توانم بڵێم باشترین خزمەتگوزاری پێشکەشی بە هێڵە ئاسمانەکان دەکات و ئەوەش دلیل ئەوەیە کە گەر بزانن پێشتر نەمانەتوانی ئەو هەموو فڕۆکەیە لە کاتێک دابەزێ لە هەولێر، بەڵام ئێستا عادەتەن لە کاتی بەیانیان لە کاتی ئێواران ئەتوانم بڵێم 10 فڕۆکە 15 فڕۆکە ڕاستە فڕۆکەخانەکەی ئێمە تۆزێ بچووکە، بەڵام 10 فڕۆکە 15 فڕۆکە لە کاتێکەوە دادەبەزێ و هەر هەمووشیان هاندلین دەکرێ و هەمووشیان بە شێوازێکی ڕێک و پێک بەڕە دەکرێت. باشە کاک لاوەند، دەگەر پێت بڵم بەراوردێکم بۆ بکە لە نێوان فڕۆکەخانەکانی عێراق و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە چه ئاستێکدایە؟ خۆی ینی پێویست ناکە ئێمە باسی بکەین و هەی خۆی لە خۆی دانی باوڵند دیارە کە فڕۆکەخانەی هەولێر ئەتوانم بڵێم بە هەژمارکردن لەسەر فڕۆکەخانەکانی عێراق یەکەم بەیەکەم فڕۆکەخانە دێ. ڕاستە لە ڕەنگە لە ئەوەی قەبارەی هاتشۆکردن عەفوەن بەغدا زیاتر بێ، بەڵام مانای ئەوە نیە بەغدا پایتەختی عێراقە و بەغدا توانم بڵێم گەورەترین شارە لە عێراقدا، بەڵام ئەگە بەراوردی بکەی لەسەر قەبارەی فڕۆکەخانەکەی ئێمە و فڕۆکەخانەکەی بەغدا حتمەن فڕۆکەخانەی هەولێر بە ئاست یەکەم دێ و لە بواری خزمەتگوزاریەوە باشترین فڕۆکەخانە هەژمار دەکرێت، هەم لە ڕووی لە یەکەم دەواازەی کە گەشتیار
دێتە ژوورەوە هەتا وەکو دەگاتە ناو فڕۆکە و هەتا باڵێن سەفەر دەکات بە شێوازێکی مۆدێرن بە شێوازێکی پێشکەوت و پێش باڵێن ینی بە خێراتنی میوانان لە دەرگایەوە هەتا وەکو ناو فڕۆکە بە شێوازێکی زۆر مۆدێرن دەڕوە. دەستان خۆش بێ. زۆر سپاسی تۆ کەم بەڕێز لاوەند مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیاکانی فڕۆکەوانی هەرێمی کوردستان. دەست خۆش.